خۆشەویستانە ئەمە لە سەیرانگەی ئاشاوە ڕێگەیان نەدا بڕۆین بەڕاستی میوانداریەکی زۆر تایبەتیان کردین چەرەزومی و خواردی زۆر خۆشیان لە بۆماندانایە. خۆشەویستانم دەمێت زانیاریەکی گرنگتان پێ بڵێم. ئایا دەزانن ئەو کۆشکەی لە دواوی منە لە پێشودا هیچێ بووە؟ هی ڕژێمی پێشووی عێراق سەدام حوسێن بووە کە شوێنێکی گەشتیاری بۆ سەردانی کردووە، یەکێک بواتە لە شوێنە گەشتیارانی کە بەردەوام هاتووە و سەردانی کردووە و تەنها خۆی و دارودەستەکەی لە بۆیان هەبوو بێنە ئێرە. بەڵام خۆشبەختانە ئێستا کوردستان ئازادە، شوێنێکی گەشتیاری زۆر خۆشە، گەشتیار لە سەرتاسەری عێراق و کوردستان دێن و سەردانی دەکەن. اینجا لە هەمووی گرنگتر دەمێت زانیاریی گرنگتر تا پێ بڵێم لەگەڵم وەرن. اینجا خۆشەویستان ئەو زانیاری گرنگەی کە پێم خۆش بوو پێتان بڵێم. ئایا دەزانن لە ڕابردوودا ئێرە چی بووە؟ ئێرە شوێنی گۆشت برژاندنی سەدام بۆ لە ڕابردوودا کە سەردانی ئاشاوەی کردووە، کۆکو شوێنێکی گەشتیاری بەردەوام هاتەوە سەردانی کردووە. لێرە گۆشتی برژاندووە و مەقەرەی لە دامێنی چیاکەدا دروست کردووە. هیچ تێک نەدراوە و دەستکاری نەکراوە وەکو ئاسەوار کە کاتێک ئێرە نۆژەن کراوەتەوە و دروستیان کردووە، ئێرە وەکو ئاسەوار دەستکاریان نەکردووە و ماوەتەوە. پێم خۆش بۆ ئێوەی نیشان بدەم ئێوەش ئەو زانیاریە بزانن.